لە دارستانێکی سەی ساڵت زیاتر لە 100 داری سنۆبەر بڕاوەتەوە لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن بکەرەکەیان دەستگیر کردووە. بڕینەوەی دارەکانی خاباتی حەساری شارۆچکەی سەی ساڵی نیگەرانی هاوڵاتیانی لێ کەوتووەتەوە و بە تایبەت کە تاوەکو ئێستا ئەم دارستانە گەورەیە پاسەوانی نییە. بەڕاستی پێم وانە هیچ کەسێک دڵخۆش بێ بە بڕینەوەی ئەم دارانە، ئەو دارانەی کە بە سیەکانی سەی سایق ناسراوە کە ئەتوانین بڵین سەی سادق یەکێک لەو شوێنانەی کەوا ئۆکسجین دابینەکە بۆ ئەم شارە و خاوێنێدا بەم شارە ئەم دارستانانەیە. جا ئەگەر دارستانەکانی ژی نەمێنێت و ژینگەیەکی لەباری ناوێت بۆ خەڵکەکەی، بەڕاستی کە من خۆمەکو خۆم بینیم هەر زۆر نیگەران بووم، زۆر ناڕەحەت بووم، زۆر بێزار بووم. یەکسەر چوومە سەر فەیسبووک لەوێ بینیم تۆن ئەم غاباتە ڕەنگە 25 ساڵ تەمەنی ببێت، بەڵام بەداخەوە بنکەیەکی پۆلیسی دارستان ینی نییە لەم ناوە هەر نەمبینیوە. شەوانە من ئەبینم ماڵمان چونکە نزیکە شەو ڕەنگە بڵێم تا سەعاتێکی شەو گەنج لەم ناوە ئاگرەکاتەوە. ئاخر ئاگر بەچی ئەکاتەوە غێر بەدارەکاتەوە نەمبینیوە و نەمبیستووە پۆلیس یا حکوومەت ئیجراعات بکە لەگەڵ ئەو گەنجانە کە ئەو ئاگرە ئەەکەنەوە، ینی بە تەواوی معنا فرامۆش کراوە. ڕەنگە بڵێم خەڵک ینی تا ئێستا هێناوێتی و ئاگر بڕی کردووە و دەستی پێوەی بووە و خەڵک هەماهەنگی کردووە، ینی گەیشتوە ئەمەش بە بەرنامە ئەمیشەی کردووە. بۆیە پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بە دوواداسوونی وردی بۆ بکەن، بزانن ئەو دەسەکێ لە پشت بڕینەوەی ئەم دارانەوە، چونکە بەڕاستی ئەم دارستانە دیمەنێکی زۆر جوانی بە شارەکەمان بەخشیوە، ژینگەی شارەکەمانی زۆر خۆش کردووە، زیاد لە 20 ساڵە خزمەتیان نەکرێ، بەڵام بەداخەوە کە چەند کەسێ یاخود چەند کەسانێکی نابەرپرس بێن فرسەت بێنن و بەم شێوازە دیمەنی دارستانەکە و دیمەنی شارەکەمان بشێوێن. قایمقامی سەی سادە سەبارەت بە بڕنەوەی ئەم دارانە نیگەرانی خۆی دەربڕی و ڕایگەیاند ئەو کەسە دەستگیر کراوە و نازانرێت لەبەر چییە و کارەی کردووە. ناوبرا و جەختی کردەوە کە ئەو کەسە بەبێ سزا دەربازی نابێت. ئەمە تاوانێکی زۆر قێزەونە بەرامبەر ژینگەی ئەم شارە کراوە و ئێمە وەکو ئیداری قەزا بە دڵنیاییەوە بە دوواداسوون بۆ مۆزوعەکەین و ناهێن بە هیچ شێوەیەک ئەو تاوانە بەبێ سزا تێپەڕێ و ناکرێت لە ڕاستیە ئەم سروشتە جوانەی ئەم شارە کە لەوانەیە چەندین ساڵی ویسبێت تاوەکو ئەو ناوچەیە سەوز بکرێ ئێستا بەکارێکی لەو جۆرە بشێوێنرێ و ئەمە ڕێ خۆش بکە بۆی خەڵکانی تریش کاری لەو جۆرە ئەنجامدەن بە دڵنیاییەوە یاساکاری خۆیەکە و لە ڕێگەی دادگاوە سزای خۆی وەرەگرێ. ئەو دارانی کە لە سەی سادە بڕاوەتەوە تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵیدایە و بەپێی زانیارە تایبەتەکانی پەیام تۆمەتبارەکە دانیشتووی سەی سادق و برایەکی پۆلیسی دارستانە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.